سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسوێ زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ ئەوەی داتا و زانیاریە نوێیەکانمان یاخود ئەو داتا و زانیاریانەی بۆ هەر بەشێک ڤیدیۆمان بۆی ئامادا کرد لەگەڵتان بین. لەم ڤیدیۆیەوە دەست دەکەین بە باسکردنی بەشە ئەندازیاریەکان یاخود کۆلێژە ئەندازیاریەکان. لە هەرێمی کوردستان چەند بەشمان هەیە، هەر بەشێک لە چەند شار هەیە و کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پاراڵێر چەند بووە. لە یەکەم ڤیدیۆمان سەبارەت بە کۆلێژە ئەندازیاریەکان باسی کۆلێژی ئەندازیاری تەلارسازی بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین لە چەند شار و لە چەند زانکۆی هەرێمی کوردستانە هەن، کەمترین کۆنمرە وەرگیراوەکانیان چەند بوونە بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببینین. ئێوەش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکانی ئەم ڤیدیۆیە لەگەڵمان بن. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن و زەنگوڵەکەش ئاکتیڤ بکەن بۆ ئەوەی هەر ڤیدیۆیەکی نوێمان